سرم سرمەستی ڕێبازی تۆ چۆکی خەمم ناگرمەژنۆ فیدایی بوونت گشت خەمەکانم گەرچی نەمێنم من سەرلانۆ سرم سرمەستی ڕێبازی تۆ چۆکی خەمم ناگرمەژنۆ فیدایی بوونت گشت خەمەکانم گەرچی نەمێنم من سەرلانۆ من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵماک دەبێ وەک شەوازاک دەبێ قاقەولەکانت من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵماک دەبێ وەک شەوازاک دەبێ قاقەولەکانت من